تۆ گفتوگۆ. ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. کاروا بڕواد هەموو کەرتە حکمەکان دەدرێت بە کەرتی تایبەت کە ڕۆژ بە ڕۆژ ینی شتی نوێ دەبیستین دەربارەی بەشی خزمەتگوزاریانەی کە تایبەتن بە هاوڵاتیان یاخود پێداویستی هاوڵاتیان چی لە سێکتەری بنێن تەندروستی دواتر پەروەردە ئاو هەروەها ئێستا غازیشی هاتووەتە سەر. زانیاریمان هەیە وەکو زووم ئێستا حکومەت هێرێمی کوردستان سەرقاڵی ئەوەیە غاز بەم شێوەی کە ئێستا هەیە بە بەتڵ فرۆشتن لە کۆڵانە نەهێڵێت و هەمووی ڕادستی کۆمپانیا بکەم کۆمپانیا هەڵدەستێت بە دابینکردنی غاز بۆ ماڵەکان چۆن یاخود بەپێی ینی شتێکی اختیاریە بێت تۆ ئەگەر تەنکیەکی غاز دەکڕی لە سەربانەکەت یا لە حەوشەکەت دای دەنێی ئەو سیستەمی سمارتە خۆی دەزانێت چەنی دەمێنێ و چەنی خەرج کردووە کابرا دواتر پڕی دەکاتەوە یان نەخێر بڵی گەورەیە بۆ نمونە هەندێک خێزان دەڵێ من بڵێکی گەورەمێ ئەو بڵانە چوار بڵی ئەمەی کە ئێستا خەڵک بەکاری دەهێنێ دەگرێت ینی بڵێکی وا دەبۆی دادەنێ و پارەی لێ وەردەگرێت و ماگانە لە ڕێگەی ئەم کۆمپانیاوە پڕ دەکرێتەوە ئیتر تۆر کاتێک غازەکەت نەما تەلەفونێ دەکەیت بۆت پڕ دەکاتەوە. ئەمە ینی پرۆسەیەکە کە ڕەنگە کاریگەری لەسەر گیرفانی خەڵکە بێ ئێستا ینی هەوڵێکی کەیشەیە لەلایەن حکومەت هێرێمی کوردستانەوە وە کاگەدارن پێشترکارمان لەسەر کرد پرۆژەی ڕووناکی 24 کاتژمێری کە ئەوشە لە ناو سکتەری کارەبایە کە ئێستا لە چەندین گەڕێکی شاری ئەولێر دەستی پێ کراوە کارەبا دەدرێ بە هاوڵاتیان بە 24 کاتژمێر بەڵام بڕێکی زۆر پارەی بۆ دێتەوە کە بۆ ئەم دۆخەی هاوڵاتی ڕەنگە بارگرانێکی زۆر بێ. ئەوەی تر باسی تەندروستی ناکەین کە باسی پێشتر باسمان کردووە کە تاقیەکان دەدرێت بە کەرتی تایبەت و هەروەهاوە خوێندنی پەروەردەیە بەشێکی زۆری کەرتی تایبەتە بەشێکی کەمی ماوە کە تر بایکۆتیش هەموو ساڵێکەیە کە بۆ خەڵکێکی هەژار ماوەتەوە بۆی کە پارەی هەبێ منداڵەکەی دەکاتە کەرتی تایبەتەوە. واتە بەگشتی هەنگاوەکان بۆ ئەوەیە زۆربەی ئەو شوێنانە یاخود ئەو پێداویستیانەی کە هاوڵاتیان ڕۆژانە پێداویستیانە و بەکاری دەێنن بەرەو کەرتی تایبەتەڕەوە. منم شەو گفتوگۆ دەکەم دەربارەی ئەم کەرتە و هەروەها ئێستا کێشەی غازیش دروست بووە ینی بۆ ماڵان لە سلێمانی کێشەکە هەیە لە هەولێر و دووەکیش زۆرە ینی کێشەی کەمی غازێ و جگەلەوە گرانیش بووە دەگوترێ بتڵێ غاز ئەمڕۆ کە پامێرەکانمان بە دوواداچوونیان بۆ کردووە گەشتۆتە 14,000 یا زۆر جار ئێستا لە سلێمانی لە ناو کۆڵانەکانە غازفرۆش ناگەڕێت تۆ گەر غازت پێویست بێت دەبێت بڕۆی لە بانزخانەکان پڕی بکەیتەوە. ئەمەی جیاوازێکی زۆر لە ڕووی نرخەوە دروست دەکات. من ئەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری کۆچە تاهیر سەرۆکی ئەنجومەنی کارگەکانی غازی سلێمانیم کردووە بە خوشحاڵی و لە ستۆدیۆ لەگەڵمە کاکۆچە جەناب زۆر بە خێرەوەیک زۆر سپاس. هەروەها میوانێکی کەمە بێ هێشتا نەگەیشتووە ئیتر ڕەمەزانە لەو چێ بەربانی کردبێت و تۆزێ تاخیر بوو بێ بەڵام هەر دەگاوتی لە ڕێم کاگ ئاکام ناسح کافرۆش کەویش ئەندازیاری میکانیکی غازە ینی ئەو غازەی کە ئێستا بە شۆفاشوانە بۆ ماڵان دانرێ پێم خۆشە ئەویش لەبارەی مەترسیەکانی ئەم غازە بۆ ماڵێک ئەگەدا بنرێت مەترسی چی ئەبێ لەسەر ژیانی خێزانەکە وەکو بینیمان لە ماوەی ڕابردوودا بەهۆی لێچوونەوە چەندین ماڵ غازی تێدا تەقیە و چەندین کەس بوونە قوربانی ینی مەترسی هەیە ئەگە کەسێک بە وریایە و مامەڵەی لەگەڵ نەکایە خود ماگانە پشکنینی بۆ هۆری و غازەکەیش یاخود تەنکەکەی نەکا هەر مەترسیدارە بەڕاستی. جا من حەزەکەم شتێکی کەتانوە بیر بێنمەوە من زۆر هەوڵەما لە هەولێر بەرپرسانی بڵێن ئەم بوارە بدوێنم بەڵام کەس ئامادە نەبوو قسەی لەسەرکە تەنانەت کۆمپانیاکە هەروەها بەرگری فریاکەوتن ینی پێم خۆش بوو
ئەوانیش گفتوگۆ بەشدا بن لە بەرنامەکەم بۆی گفتوگۆی لەسەرکەین کە بزانی مەترسیەکانی ئەم هەنگاوە چین یاخود چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرۆژە دەکەن و قازانج و زەرەرەکانی بۆ سەر ماڵان چی دەبێت. بەرحاڵ ئەوەی کە هەمە منەم شەو ئەم تەوەرە دەوروژێنم بە ئامادەبوونی هەردوو میوانەکە. کا کۆچەر دووبارە زۆر بە خێر بیت. پێم خۆشە سەرەتاوە لە جەنابەت بپرسم ینی بۆچی ئێستا قەیرانی غاز دروست قەیران بۆ مانایی ناکە هەر دەستن نەکەوێت بەڵام کەم بووەتەوە زۆر. بەڵێ هێوارەی جەنابەت و بینەرانی بەشە جوانەکەی بەڕێستان باش. ئێمە وەکو پارێزگای سلێمانی لە چەند هەفتەی ڕابردوو بەهۆی نزمبوونەوەی پلەکانی گەرماوە هەندێک کارگەمان لە ئیش کەوت. ئەمە بووە هۆکاری ئەوەی کە بەرەمهێنانی غاز لە کارگەکانە بەگایاندنیان بۆ دەستی هاوڵاتیان کەمێک ڕوو لە کەمی بکات. بەڵام وەکو کەمیەتی غاز لە پارێزگای سلێمانی ئێمە لە ڕووی غەزان و لە ڕووی بەرەمهێنانی غازەوە گەڕاوینەتەوە باری ئاسایی خۆمان و بڕی پێویست بۆ پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان غاز خینە بازاڕوانێ. چەندێکانی ئەو بڕە پێویستی کە بڵێن لە پارێزگای سلێمانی پێویستە بۆ ماڵان چەندێک. ئێمە بەپێی تەجروبەی لە مانگی 12 عادەتەن دەچینە ناو وەرزی سەرما و سۆڵە. ئێمە ڕۆژان هەموو ڕۆژێک 22 کارگە هەیە لە ناو پارێزگای سلێمانی. ئەم کارگانە بە هەر 22 کارگەکەوە مەبلەغی 20,000 بۆ 21,000 بتڵ ڕۆژانە بەرهەم دەهێنرێت و دەگەێنێتە دەست هاوڵاتیان. بەڵام دیارە بەپێی وەرزەکان و گۆڕانکاری سەرما و سۆڵە و پلەکانی گەرمە خواستی غاز خواستی هاوڵاتیان بۆ سوتەمەنی بە تایبەتی لە ڕووی غازەوە زۆربەی ئامێرەکانی قسەکە بنەچێت سا بەشێکی زۆری خێزانەکان پەنا بەنە بەر غازیش بۆ خۆ گەرمکردنەوە جاران نەوتە ڕایسا غاز وانە بەش کاریگەری هەیە. بەڵێ لەبەر ئەوەی ئێستا زۆربەی ئامێرەکانی گەرمکردنەوە هاوڵاتیان ئامێری غاز بەکارهێنن ئەمەش دووقات و سێقات و بگرە دەقاتیش خواست لەسەر غاز زیادی کردووە. بەڵام حسەی پارێزگای سلێمانی دیاری کراوە بگرە لە وەرزی سەرما و سۆڵەیە ئەو ڕغازی کە لە وەرزی هاوینایە کەمەکرێتەوانێ هەر تەنکەرێک لە وەرزی هاوینا 21 تەن بۆ 21 تەنونی و بار دەکرا و دەگوازرایەوە بۆ کارگەکان. بەڵام بەداخەوە لە وەرزی سەرما و سۆڵەیە هەر تەنکەرێک 18 تەن بۆ 18 تەنونی و بار دەکرێت و دەگەڕێتەوە بۆ کارگەکان. بۆچی ئەمەیان ئەمە لە کۆرمۆر وەرێگرنوانە ئێمە ئەم غازەیە کە وەری دەگرین وەکو کارگەکانی پارێزگای سلێمانی بایعیە بەشی هاوڵاتیە لە ڕێگەی بەڕێوبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانیەوە بەسەر کارگەکانە دابەشەکرێ. هەر کارگەیەک بە پێویستی و فرۆشی خۆی کە لە وەرزی هاوی ناچەنی فرۆشت بێ ئەو نەتەنکە غازی پێدەدرێ. بەڵام ئەو کەمیەتە غازی کە دەگاتە دەست هاوڵاتیان و دەگاتە کارگاکان جارێکی تر لە ڕێگەی کۆمپانیا و کۆمپانیاش گرێبەستی هەیە لەگەڵ دانا غازە. ئێمە نازانین تا ئێستا من خۆم چەندین جار هەوڵم ماوە بگەمە ئەوەی بۆچی لە وەرزی سەرما و سۆڵەیە بەعکسەوە ئەبێ لە وەرزی هاوینە تەنکەرەکان کەمتر غاز بگوازنەوە کا سێفتی نییە. بەڵام لە وەرزی سەرمایە دەبێت زۆرتر بگوازنەوە بەداخەوە لەبەروی خواست لەسەر غاز زیادی کردو. من وای بۆ ئەچم پێم وایە بەهۆی حکمی فرۆشی غازەکەوەیە کەمەکرێتەوە. ئێمە لە وەرزی هاوینە هەموو ڕۆژە 12 تەنکەر غاز دەگەشتە دەست کارگەکانی پارێزگای سلێمانی کە دەگاتە 250 تەن غاز. بەڵام لە وەرزی ساردەکانە دادەبەزێت هەموو تەنکەرەکان دادەبەزن بۆ 18 تەنونی یعنی ئێمە دەگەڕێنەوە بۆ 22 تەن کەواتە پارێزگای سلێمانی هەموو مانگێک هەموو ڕۆژێک 30 تەن غازی لێکەمەکرێتەوە. ئەگەر تۆبی ئەم 30 تەن غازە کۆ بکەیتەوە بە ماوەی مانگێک دەکاتە 900 تەن. ئەگەر بێ ئەم 900 تەنە جارێکی تر بکەیتەوە بە بوتڵی غاز هەموو ڕۆژێک پارێزگای سلێمانی لە وەرزی سەرما و سۆڵەیە 2500 بوتڵی لێکەمەکرێتەوە لە مانگێکە 75,000 بوتڵی لێکەمەکرێتەوەوانی. بەڵام ئێمە وەکو کارگەکان بە تەنکەر ئەو بەشە غازەمان بۆ دیاری کراوە. بەڵام ئێمە چەندین جار من خۆم یاداشتم نووسیوە کە بەشە غازی پارێزگای سلێمانی بەتەن بێ نەک بە تەنکەر بۆی هەیە من جیاوازەکەی چییە لەبەرەوەی من ئەتوانم کاک سامان لە هاوینە 23 تەنە بۆ بنێرم هەر ناوی ئەنێمە تەنکەرێک 10 تەنیشی بۆ بنێرم هەر ئەڵم تەنکەرێک جیاوازیەکەی لەمایە چکە گواستنەوەی کەمیەتی غازەکە لە کێشانەکە ئێمە غاز بە کیلۆ وەرەگرین و بە کیلۆ شەکرێتە ناو بەتڵ و بە کیلۆش دەگاتە دەستی هاوڵاتی. جیاوازی هەیە لەوەی کە بە زەخت پێ بفرۆشێ یاخود بە لیتر پێ بفرۆشێ. جیاوازیەکی زۆری هەیە لەبەرەوەی 1 مەتر مکعب کە لە ستیەکانە دەدرێ بە هاوڵاتی یەکسانە بە 3 لتر پوینت حوت 1 کیلۆ غازیش یەکسانە بە چەند یەکسانە بە 1 ئەوە زۆر ئەم ڕۆژ لەگە برادران مناقەشەوەمان کرد ینی تا ئێستا بۆ منێک یا بۆ زۆربەی خەڵک ڕوون نییە بۆ نمونە چەند کیلۆ مەترێکە من لە سیتیەکەی خۆم بە مەتر غازە ئەم مەترەی من ئەکاتە بتڵێ یان نەخێر نیو بەتڵ
ینی کیلۆ و مەترەکە چۆنە یا ئەو لیترەی کە لە بانزیخانەیەک دەکڕێ خەڵک ئەمایان چۆنە یان جیاوازەکان چی؟ ئەمەوێ لێرەوە بە هاوڵاتیان بۆ هاوڵاتیانی ڕوون بکەمەوە کە لە منتوجاتە تەنها 1 لیتر ئاو یەکسانە بە 1 کیلۆ بگینان نەرگاز نە بنزین نەغاز 1 لیتر یەکسان نییە بە 1 کیلۆ 1 کیلۆ غاز کە لە کارگەکان دەکرێتە ناو بتڵێکەوە یەکسانە بە 1.85 تۆ بڵێ 1 کیلۆ غاز یەکسانە بە 2 لیتر 1 مەتر مکعب یەکسانە بە 3 لیتر پوینت حوت ینی 1 مەترەکە 3 لیترە 3 لیتر پوینت حوتە بەڵێ 1 مەتر مکعب لە ستیەکان کە ئەدرێتە هاوڵاتی 3 لیتر غازی غازی LPG بەڵام بە مەتر مکعب ئەپێورێ بۆ جیاوازی هەیە لەگەڵ غازی بتڵەکەیە نەخێر هیچ جیاوازیەکی نییە بەڵام بە پێی پلەی گەرمی گۆڕانکاری بەسەرایە مەتر مکعبەکە ئەکشێ چووکە هەتاوەکو پلەی گەرمی بەرز بێتەوانێ لیترەکە زیاتر ئەکشێ بۆ نمونە بۆی هەیە 1 کیلۆ لە پلەی گەرمی چلا ببێ بە 3 لیتر ببێ بە 4 لیتریش هەبووە بۆ نمونە ئاوی تێکا غازەکە غاز ئاوی تێ ناکرێت لەبەرەوەی غاز و ئاو یەک ناگرێتەوە هەر کاتێ ئاو کرایە ناو غازەکە ئەو شلەیە لەناو ئەو بتڵەیە ئایبەستێت زۆر باشە ئەوەی بانزیخانەکان چۆنە ینی خەڵک هەیە چێ بای 15,000 بە 15,000 بڵێن بتڵێ پڕ بتڵەکەی بەقەد ئەو بتڵە بەرگە ناگرێت کە لە غازفرۆشێکی کاک سامان لە بنزینخانە عادەتەن بە لیترە فرۆشرێ ئەو عاداتەش بە زەختی ئەسوڕێنرێ غازیش خۆی شلەیەکی زەختاویە لەبەرەوەی مەرج نییە 12 کیلۆ یەکسان بە 26 لتر بۆی جاری بۆی هەیە 12 کیلۆ غاز یەکسان بێ بە 30 لیتریش ئێستا لە بنزین خۆی لە ڕووی یاساییەوە نە یاساییە نە ئیداریە نە ڕێگە پێدراویشە نە سێفتیشە کە لە بنزینخانەکە غاز تێ بکرێت ئێمە چۆن ینی بۆ ئەوە چاودێری ئەوە ناکرێت ینی ئەمە ئیشی کێ بۆ نمونە ئەموردەکاری جەنابێڵێ ینی هاوڵاتیەک زەرمەند نەبێت چاودێری ئەمە بکرێت ئەمە بەڕێوبەرایەتی نەوت و کانزاکان بەرپرسیاری یەکەمە دەبێت سەرپەرشتی ئەمە بکە ئەوەی کە مۆڵەتی تێکردنەوەی غازی هەیە لە ناو بتڵە کارگەکانە نەوەکو بنزینخانەکان ئایا من لێرەوە ئەپرسم کارگێکی غاز ئەتوانێت تەنشێک دابنێ و بنزین بکاتە ناو سیارەوە بە دڵنیاییەوە ناتوانێت چکار ڕێک پێدراو نییە و مۆڵەتی نییە و یاساییش نییە بەڵام ئەی چۆن بنزینخانەکان غازەکەنەوە ناو بتڵەوانی خۆی بەڕاستی ئەمە پرسیار ئەمە پرسیارە بەڵێ ئێوە هیچ وەکو خۆ دۆکو جەنابەت پۆستت یان سەرۆکی ئەنجومەنەکەی وەڵامیان چی بووە بۆ نمونە ئێوە ڕخنتان گرتووە لەم هەنگاوە من خۆم زۆر جار لەگەڵ بەڕێوەبەراتی نەوت و کانزاکان کەوتومەتە گفتوگۆوە قسەشم کردووە و لێ پرسیاوی یەکەی غاز ئەڵێ من بۆ خۆم چەندین جار غەرامەی بنزینخانەکانمان گرتووە ئامێرەکانمان لێ وەرگرتوون بەڵام تا چەنێ ئەم قسەیە ڕاست و دروستە و دەگاتە جێگەی قەناعەتی ئەوەی من و تۆ بگەین نازانم زۆر باشە کاک ئاکام هاتوۆتە ناو ستۆدیۆ جەنابەت فەرموو ئەندازیار ئاکام ناسەح کافرۆش جەناب زۆر بەخێر کاگا بەخێر بەسەر چاو دەستان لێوێ یاخوا بەخێر وتم من پێش بەرنامەکە وتم تۆزێ کاتی ڕەمەزان و ڕۆنگە بەربانیێکی کردبێتەوەیتە تۆزێ تاخیر بوو بێ بەس بار حاڵ جەناب زۆر بەخێربەی گفتوگویەکمان کرد کاکۆچەر سەرۆکی ئەنجومەنی کارگەکانی غازە لە سلێمانی ئێمە زیاتر پرسیارەکانم بۆ جەنابیان لەسەر بۆ نمونە گرانبوونی غاز و کەمی غازۆمانە بێ بەڵام بۆ جەنابتان زیاتر لە ڕووە هەندەسیەکەیەوە ئێستا ئێمە هەنی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆربەی ماڵەکان ئێمە شۆفاژ بەکارێنی غاز بەکارێنی ئەو سیستەمە نوێیە ئێستاش هەر بۆ زانیاری جەناب لە هەولێر کۆمپانیایەک ینی ئەوە ماوەی چەند مانگێکە دەستی بەکار کردووە کە بڕیارە زۆربەی ماڵەکان بتڵی گەورە یاخود تانکی دابنێت و مانگانە بۆ نمونە لە ڕێگەی ئەو کۆمپانیاوە پڕ بکرێت واتە ئیتری گوێمان لە ساڵەکەی قالەمەڕە و کۆمەڵێک شت نابێ ئەوەی کە لە کۆڵان هەبوو گە خازە فرۆشا گەرەمە ینی پێی ئەچێ بەڵام ئەمە ینی لە ناو پلانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە زەرەر و قازانجەکەی چییە ئێمە چۆن نەتوانی مامەڵە لەگەڵ ئەم سیستەمایە ڕاستەکە زۆر سپاسانەکەم سلااوتانە بێ سلااو لە بینێداری کەناڵی زوم ڕۆژ عیبادەتی مسلمانانش قەوڵ بێتەوان بەتەکیید سیستەمی غاز ئێمە توانین بڵێن غازی سروشی یاخود غازی LPG ئەو غازەیەکە لە دنیاە زۆرترین بەکارهێنانی هەیە بە تایبەت کە لە وڵاتان دە وڵاتە زیرهێزەکان بە تایبەت کە وەکو کارتێکی فشار بەکارێنن کارتێکی سیاسی بەکارێنن کە بۆ من ئەوروپا کە غازی نەمێنێت
پشت بە رووسیا بەس یاخود لە وڵاتانی دیکە دەبەسێت کە ئەمەشکە وەکو کاتێکی فشار بەکاردێنن و کە وەکو پێویستی هاوڵاتیە بەتایبەت ئەم بڕیاری کە ئەمڕۆ دەرچووە بەتایبەت کە پێویستە بۆی کە سیستەمی غازی ماڵام کێ بە مەرکەزی کەمە جێ دڵخۆشیە کە سیستەمێکی تاڕادەیەک دڵخۆشکەرە بەڵام من پێم وانە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی هاوڵاتیە بێت بۆچی لەبەر ئەوەی کە ئێمە خۆمانەزانین هەر سیستەمێکان کە ئیزافە کرد بێت هەم کە بابەتێکیان هێنا بێتە ناو درابێ بە کەرتی تایبەت مەبەستم ئەوە بە تەئکید بە دڵنیاییەوە کەرتی تایبەت ئەو کۆمپانیایە زیاتر سودمان بۆ وەک لە هاوڵاتی بە دڵنیاییەوە کولفێکی زۆر لەسەر خاوەماڵ ئەوە سێم بە دڵنیایەوە زۆر دڵنیام کە وەکو چۆن لێرەش چەندی کۆمپانیان دروست کرد بۆ باوەری تێستکردن و بابەتەکانی دیکە کە سودمەندی یەکەم ئەوانن و زەرمەندی کۆتایی هاوڵاتی و پرۆژەکانن کاک ئاکامیانی ئێستا ئەگەڕێمە بۆ نمونە لە ماوە ڕابردوودا وا بزانم جۆرێک لە جۆرەکان یانێ لەژێر چاودێری کۆمپانیا و قایمقامێتە سیستەمی شۆفاشۆمانە لە دوای ئەو ماڵی کە تەقیۆ لە بێگومان کازیوە بڵێ ئێستا وا بەڕێوەچ ینی ئەگەر ئەمەش بۆ نمونە ینی دەیانوت ئەمە بۆمبە لە ماڵانە ئەمەش ئەگەر وابێ کەواتی هەموو ماڵێکەری کوردستان بۆمبێکی تیەکەی بەتەکید سەبارەت بە پێشتر کە بەڕێبەتی قایمقامێتی شارەکان و بەڕێبەتی نەوت و کانزاکان سەرپەرشتی زۆربەی پرۆژەکانیانە کرد وەکو سیستەمی غاز بەڵام لە ماڵاندا زۆ سز بوون بەڵام لە 2000 ماڵانیشان ئیزافە کرد کە سەرپەرشتی کارەکانی ماڵانیش بکەن بەڵام ئێمەوەی کە کێشەمان لەگەڵ ئەو لانەیانەیە کە ئەم تاقیگانیان داناوە بەناوی تێستکردنی فەحسی ئەو موادانی کە بۆ ماڵان بەکاردێت یاخۆ بۆ پرۆژەکان کولفەیەکی زۆرە ئێمە توانین بڵێن ئەو کولفەیە کە بۆ فەحسەکە دانراوە کولفەی کەمتری موادەکەیە واتە ئەم موادە بە سەرێکە کولفەی فەحسەکەی زۆر و گرانترە چۆنە خواون بۆ ڕووکەیت و ینی من شتێکم بیست کاتی خۆی کاریشم لەسەری کە هەنوو بۆ نمونەم کۆمپانیایە تۆ یە بەس بۆی چێکی بۆریەکە تەگایاتەنگێگەدا $100 لێ سێنێ ینی هیچیشی نییە شتێکە بۆ ناگە بەسەوە یا مۆڵەتێکت پێەیە ڕاست ئێستا ئەو سعرە زۆر لەوە زیاتر زۆر لەوە زیاتر مە حەز ناکەم زۆر بسمەوە تەفاسیلی کار و ئێمە حەزەکەین و خەڵکیش حەزە بەڵام بۆ هەر خۆشە نییە دقیقیانی نرخەکان بێ بەزانی بۆچی ئێمە قسەیەک هەیە لەسەرەوەی بەڕاستی ینی من بۆ هەردوو جەنابتان ینی ئەگەر ڕوونی کەمەوە بەڕاستی ئەم پرۆسی بە کەرتی تایبەتکردنە ینی بارگرانکی زۆر قورسە کاتە سەر خەڵک جگە لەمە ینی من دوایی ئەمە لای جەنابشێت ڕەنگە لە کارگەی ئەم پیاوە دە کەسیشکا و کاتە بێیشە بێمە کارگەکەی ئەم بێیشەبێی ئەو بێیشە بەیانی کۆی پرۆسەکە زەرمەندە بۆ خەڵک جگە لە گرانی و بارگرانێکیش بۆ گیرفانی خەڵک کە ئێستا لەم دۆخەشە کە بە دووسێ مانگ جارێ موچێت بەتەکید بێگومان ئەو لیژنەی کە دانراوە بۆ وەکو کۆمپانیای وەکو تاقیەیە کە با بڵێن تێستی ئەو مواداناکرد کە بۆ ماڵان بەکاردەوە لەگەڵ پرۆژەکانە وتمان کولفەیەکی زۆرە کە کولفەی لە جملەی موادەکە زیاترە بەتەکید بەڵام ئێستا ئەو کۆمپانیای کە ئەوێ کارەکان بکات موادەکان ئەبێ هەموو ببرێتە لەلا ئەو فەحسی ئەکات بە کاملی اینجا تەسلیمی ماڵانی ئەکا کە خۆیدا لە 800,000 لە 600,000 لە بگرێ زیاتری ئەمە سەربان و غازیە بێ ڕەخنەمان لەم بوارە هەیە بەڕاستی بەو شێوەیەکە ئەو کولفە ساڵانیشە بێرە و کۆمپانیا چێکی کات و فەحسوشتی بۆ پرۆژەکان و ئەو شوێنانی کە با بڵێن چێشخانە یان شوێنەکانن مەرجە بەڵێ بەتەکید مەرجە 6 مانگ و زەروای 3 مانگیش و ساڵیش ئەبێ چێکی بەردەوامی بکەن و کولفەیەکیان لەسەر حسابە بێ لەبەرەوە ئەو فەحسی کە ئەوانی ژێکەن ینی ئەوە نییە با بڵێن موادەکە بە کاملی وای لێ بکرێت کە ئەو کولفە زۆری لە تەنها لەوانەیە بەس ڤیژوال چێکی پێوەتریانی واتە هەر پێچی هەر بە چاوێک فەحسی بکەن لەو بابەتانە و ئەگە بە داداشی تیش شتەکانگرنەوەی لە بۆریەک بەتەمە فەحسەکەی وانە بەتەکید بزە دوایە بەڵام ئێمە ئەوەی کە ڕخنەمان لێ هەیە کە بارگرانی کە لەسەر هاوڵاتی کە ئەوە بێ ئێمە خۆمان نەزانین کە تاقیگەمان هەیە سەر بە حکومەتە ینی زۆربەی بەشەکانی کە ڕەبتی بە خان و هەندێک دیکەی هەوەی بێ حکومەت ئەو فەحسانە بکات نەک کەرتی تایبەت کە کولفێ بکەوێتەوە سەر با بڵێن هاوڵاتی و کە لە کاتی خانوکردنە فەحسی ئەو موادانە بکە و بڕاستی ئەو موادە کە دێت خۆی شەهادەی مەشای هەیە با بڵێن شەهادەی ئینتەرتێکی هەیە هەموو ئەو شەهادانی کە لە ئەوروپا و لە ئەمریکا و توزانم لە ئیتالیا بێ ئەو موادانی کە لە وڵاتانەوە دێت زۆربەی زۆری موادی معتەبەرن و موادی براندن
زۆربەی زۆری فەحز کراوە ئەنج نێراوە بە هیچ شێوەیەک موادێک داخلی وڵات نابێت کە فەحز نەکرابێت زۆربەی زۆری بە هەموو کوالیتی کۆنتترۆلا ڕۆشتووە و لە مەرزەکان کە داخل بووە ئێمە ئەوەی کە مەبەسمانە هاوڵاتی نابێت چەند پارچە موادی هەیە هەر هەمووی ببرێت بۆ فەحز بەڕاستی ئەو کۆمپانیای کە موادەکە ئەهێنێ لە بازارەکە بە کۆنتێنەرێ هێنێ بەم 10,000 دانە هەیە 20,000 دانە هەیە ئەم کۆمپانیا ئەبێ لەگەڵ ئەوان ڕێبکەوێ لەو 20,000 دانەیە 5 سامپڵ وەرگێت 4 سامپڵ وەرگێت 100 سامپڵ وەرگێت لەو 10,000 دانەیە نەک هەموو ئەمە ئەم 100 سامپڵە کولفەکەی بۆ کۆمپانیا زۆر کەمتریان لەوانەیە بە هەمووی 15 سم چێ دەسەر ئەو موادی کە هاوردەی کردووە بەڵام لەلای خۆمان ئەو هەموو کولفەیە لە خاوەن ماڵ وەرەگیرێ بە دڵنیایەوە خەڵک ئەسڵەن لە سیستەمەکەش ڕەتیوەتەوەیانی ئەو کە ئەو کولفە زۆرە بە تەنها بۆ تێستی موادەکان کولفەیەکی زۆرە و خاوەنماڵ لە ئێستا ئامادە نیە و کولفەیە بات بڵێ زۆر باشە ساحەتێکە تۆ زاوش خۆرە قورگم کردی یەمە بۆ لات کاک کۆچەر من ئەمەوێ ینی بەڕاستی ئەو پرسیاری کە کردم ینی بەکردی تایبەتکردنی ئەم سێکتەرانە کە ڕەنگە ینی خەڵکێکی زۆر سوودی لێ ئەبینێت لە ڕووی کارەوە لە ڕوویەکی کێشوانی من شتەکەت زۆر بۆ سادەکەمەوە ینی بۆ نمونە دایک و باوکی من لە ماڵەوە بڵێ غاز بەشی مانگێکیانەکە 9,000 پێ گریمە بەڵام تۆ کابرایە بە مەتر پێفرۆش ئەمە چۆنە ینی لەو پارە زۆر زیاتر ناکەوێت کە بۆ مانگەکە بەکارێنێ بەو سیستەمە ئێستا کاک سامان یەک بۆتڵ غاز دەکاتە دەست هاوڵاتیان بە 8,500 لە پارێزگای سلێمانی بەڵام ئەگەر وەکو سیتیەکانی لێ ببێت یەک بۆتڵ نزیکی 22 هزارەکەوێت لەسەر هاوڵاتی ئەگەر تۆ بە مەتر مکعب پێ بفرۆشی هەتاوەکو پلەی گەرمی بەرز بێتەوە غازەکە قەبارەی زیاترە بێ ئەکشێ ئەو کاتە ئەبێ بەزەخت بۆی هەیە بڵی 25,000 لەسەر هاوڵاتی بوەستێنێت ئەمە لەلایەکی تریشەوە کە جەنابی ئیشارەتی بێ ئەگەر بدرێ بە کۆمپانیا و هەموو سەرمان و سەرماڵێک تەنجێکی لێ ڕاست بکەیتەوە ئەو کاتە تۆبی بەزەخت یان بە لیتر غاز بە هاوڵاتی بفرۆشی بارگرانیەکی زۆرە لەسەر هاوڵاتی و ئەو بەڕێزش باسی تێستکردنی کارگەکانی کرد ئێمە وەکو خاوەنی کارگەکان هەمومان لەگەڵ سەلامەتی هاوڵاتیان وەزاییدان خاوەن ماڵیشین کە تێستی کارگەکان بکرێت کە لە ڕێگەی لیژنەیەکی اختصاص کە بەو تێستاکرێت لە ڕێگەی بەڕێوەبەرەتی نەوت و کانزاکانەوە کە نوێنەرایەتی بەڕێوەبەرەتی پیشەسازیشیان لەگەڵە 2 ساڵ جارێگەن تێستی کارگەکانەکان بە هەموو ئەو ئامرانەی کە ضرورە و پێویستە کارگەکەی پێ تێست بکرێت بەڵام ئێستا دەنگۆیەک هەیە کە کۆمپانیایەک هاتوۆتە ناو ئاراوە دێت هەموو ساڵێک بەڵێ هەموو ئێستا زۆربەی چێشتخانە و مۆتێل و ماڵەکان هەموویان تەکانیش پێم وایە کاگەکەم تەنچەکانیان داگرتووە و کار بە تەنکی غاز ناکەن من لە چێشتخانەیەکم پرسی بۆچی ئەو تەنچیە داگری سوتفەتەن لەو چێشتخانەش لا بوو وتی کاکە من ئەم ساڵ چەندێ پارە ماوە غازم کردوتە ناو تەنچێکەوە بێ دوو ئەو نەپارە بم تێستی تەنچیەکە بکەم ئەبێ خۆشم بیبم و 1 هەفتە بۆ 2 هەفتە بۆ 10 ڕۆژش لەوێ ئەبێ چاوەڕێ بکەم تا تێستێکی ئەم تەنکیەم بۆکەن و بۆ بێن و جا بۆچی من بتڵەکە ناکڕم هەرزانتریش لەسەرمەوەسێ و پارەی تێستیش و چاوەڕوانکردنیش لە کۆڵمە بێتەوانێت کەواتە هەر ئیشێک کە درا بە کۆمپانیا ئەبێ بە داهات و بەڕوبەح ئەو کاتە لە بەرژەوەندی هەوڵاتی نامێنێ مەگەر لە حاڵە کاتێکە ئێمە بزانین ئەو بتڵە غازی کە بە 8,500 و دەدرێ بە هاوڵاتی ئەو کاتەش بە 8,500 بگاتە دەست هاوڵاتی کە ئەمەش ئەو کاتە شتی وان نابێت و ڕێگەش نایە من پێم وایە گەر ئەم سیستەمەش سەر بگرێ نازانم ئەگەر بە بۆری نەمبیستوە بەداخەوە بۆیە نامەوێت زۆر بەڕوونی قسەی لەسەر بکەن ئەگەر بە بۆری وەکو وڵاتانی دراوەڵی نیە تەنها ئەمەی کە من نانێم ڕۆژانیاریم لەسەری بۆ کردەوە ئەمە هەر وێنەکەی کەی بینن لە ناو ویدواڵەکەی ئێمە هەنێ ماڵ ینی اختیاریە ڕەنگە ئەو بتڵانە بەکارێن کە ماتەمەکان بەکارێنە گەورە نازانم چەند بتڵەگرێت بەڵێ لە 2,000 لترەوە هەیە بۆ 5,000 بۆ هەیشتر بۆ نموناڵە کاکە من بەرمیلێکی بچووکم بۆ ئاوایە ئەو یە تەسیسەکەت بۆکا بۆ ناوماڵ و تێکێک کاتۆ یاکەمی کرد ئەم تەنکیە لەسەر کۆمپانیا بیا خاوەن ماڵ خۆی ئەبێ بیکڕێت خۆی بێ بیکرێت کۆمپانیا دەبێ کۆمپانیا پێفرۆشە یعنی خاوەن ماڵ ئەبێ خۆی بیکڕێ هیچ من دڵنیام هیچ خاوەن ماڵێک پارەی لە ئێستا لەم بێ موچەیە هیچ هاوڵاتیەک ئامادە نیە $4,000 با بە تەنگیەک لەسەر $4,000 گریمانە ئەم کارێمانێکن بای $600 هیچ گریمان بتڵێکی 5 بتڵی بکڕە بە $600 تۆ ئەی تەنکیەکەوە لە $3,000ەوە دەست پێ لە 3,000 بۆ 5,000 لە 3,000 لترەوەی تۆ لە 2,000 دانێ بۆ نمونە کابرا تەباخێکی بێ لە ماڵە خۆتەنکی گەورەی ناوێت
تەنکێکی 2000 لیتریش دانێ لە 2000 دلارەوە دەست پێ هەروە تۆ 2000 دلار دابنێت و هەموو ساڵێک کۆمپانیابی با تێستی کا بۆ بە دە وەرەقە کەمتر بۆ تێست ناکات دڵنیابەلەوە بە 200 دلاریش بۆ نابن و بۆ شوبێنەوە بای 500 دلار هەموو جارێبۆری ئەوێت بۆی تەسیسات بکەیتەوە ئەمە کولفەیەکی زۆر لەسەر هاوڵاتیەکەوێ دڵنیاشم هاوڵاتی بەمە ڕازی نابێت. وڵای قسەکە لەسەرەوەی ینی من هەر بۆ بیری خستنەوەی جەنابەت ینی ئێستا بۆیە ئێمە ئەم قسەیەکەین ینی ئەم پرۆسیسە ینی بە تایبەتکردنی کەتە تایبەتەکان ینی خۆیسا کارەبای پرۆژەی 24 کاژمێ ڕووناکی ئەمە پرۆژەیەکی خودی سەرۆکی حکومت ینی جێبەجێ ئەکا ئەوە تقریبن لە هەولێر نازام دقیقەن 42 ڕۆژەکە وایە نا دە کۆڵان تقریبن تایسا هەبووە ئێمە ئیشمان لەسەر کردوانی ماڵ هەبووە 300,000 بۆ هاتوۆتەوە 200,000 بۆ هاتوۆتە ئەمڕۆ پسوڵەیەکم بینی هاوڵاتیەک داینابوو لە ماوەی 42 ڕۆژە 621,000 دیناری بۆ گەڕابوویەوە چی بکە ینی خۆ قسەکەی ئێمە لەسەرەمەی هاوڵاتیە سبینێ ئەمەش بسەپێنێ بەسەری هاوڵاتیە چی پێکرێ ینی هەروەکو کارەباکە بۆ نمون ئەگەر بێت و ئەمە سەر بگرێ ئەو کاتە غازی حکومی نامێنێ وەکو وایە بایعی لە هاوڵاتی ببڕی چووکە ئەم بەشە غازی کە ئێستا لە ڕێگەی کارگەکانەوە دەدرێت بە هاوڵاتی بایعیە بەشی هاوڵاتی هەرێمی کوردستانە لەو زەویە کە دەرەهێنرێ وەریەگیرێ ئێران هەر نزیکمانانی هەرزانتین شتی غازە بەڵێ بەکارێنێ ینی پاڵپشتی حکومەتی هەیە بۆ هاوڵاتی وانە بەڵێ بەتەکید بەڵام ئەو کاتە ئەگەر تۆ بێت و کۆمپانیا ئەم کارە بگرێتە دەستی و تەنکی بە من و بە تۆ و بە دراوسەکانماندا بمنێ و کاتە غازە بێ بە مەتر مکعب هەر طبیعی کە کۆمپانیا وەریگرت ئۆتۆماتیکی ئەو غازەی کە لە من و تۆ بە 8.5 وەریەگرین ئەو کاتە من و تۆ بە 19,000 دینار وەریەگری بێ بە توجاری. زۆر باشە کاک ئاکام ینی سوودی بۆ نمونە ئێمە زۆر جار ینی حەزەکەین پێشکەوی ینی تەکارمان بۆ نمونە وەکو هەموو وڵاتانی دنیا بێ بەڵام ئەمەش بەڕاستی ئەبێ حسابی بۆ بکرێ کە خەڵک ئاستی پێوی ژیانی چۆنە ئەم جا بێدی بۆ نمونە ئەم کارەکەی خۆ ئەگەر حکومەت بۆ نمونە ئەم کارەی پێناکە دەیدا بە کۆمپانیا هەر عادەتەن وایانی تۆ بێ لەسەر خەڵک هەرزانتر بێ ئیتر ینی لە هەموو دنیا وایە پاڵپشتێکە حکومت دامەکەی کی بکات بۆی کە تۆ شتەکە دەرزانتر قەیچێکە با کۆمپانیا بێ شتەکە باشتر و زووترەگا بە تۆ و پێداویستی ڕۆژانەتە بەڵام نابێ بەو نرخە بێ کە لە بناو بازاڕە کە خۆی مامەڵی پێوکات چاودێری ئێمە لە ڕابردوشدا وابزانام ئێوە کە لەم ناوە ئەم کاریان ینی هەر ئەم سیستەمی شۆفاژ و شتەی کە بۆ نمونە هاتە ئارا و خەڵک غازی بەکارێنە بەسەڵەکە مەسا خەڵک تۆزە لێک شابێتەوە لەبەرەوەی زۆر ئەکەوێت لە سەری غازەکە زۆر بەکارێنێ کابراڵێ من لە زستانەکە سێماکە لە جاتیەوە 2 ملیۆن دینار بە غاز بم ڕەنگە بایی ملیۆنی دیناریش سەرف ناکەم نەوت فاتێنەوتەکە بەکارێنە وایە بەڵێ ئێمە خۆمان نەزانین ئاشکرایە کە کێڵگەی داناغاز 4.5 ملیۆن پێسێجا ئینتاجەکە لە غازی سروشتی ئێمە زیاتر مەتەماحمان لەم غازەیە وەک لە غازی سروشت ئێستا کارگەشت پێڵم ئەم غازە کێشەکەوێ با بڵێن توانای تەختەی هەموو وێستگەکانی کارەبای نییە کە کارەبای هەموو کوردستان ئینتاژکە بۆیە کە ناکرێ سوود لەم غازەوە بگرین کە ئەویش ئەتوانین بڵێن ئێرانە و تورکیا زۆربەی وڵاتانی ئەوروپی ئیش بە غازی سروشتیەکەن کە مەترسیەکەی زۆر کەمترە و بە کەمترین کولفەش ئەگوازرێتەوە بەڵام غازی سروشتی ئەمە لە داناغاز با بڵێن ئەوەی کە ئینتاژەکرێ و داناغاز ئەفرۆشێتەوە بە ئەو کۆمپانیانی کە وەکو مقاولاتەکە ئەو عقدەکە بۆ شێوە کراوە لە ساڵانی پێشووە 1000 تن ئینتاژەکە ئەم 1000 تانە بەشێکی بە مقاولات ئەفرۆشێتەوە بە ئەو کۆمپانیایی کە بەڵندەرایەتی ئەو کاری کردووە بەشێکی کەمی کە سەیاسی یان سەیاچ لە ئەویش بەپێ ئەو عقدەی کە کراوە پێشتر پێما بێ گۆڕاوە لە بەرەوەی کە حکوومەتی هەرێم ئەو سکاڵایی دۆڕان لە دادگای لەندەن ئەم ڕێژانە گۆڕانکاری پێکرا بە حکومەوەی کە چەند لە ماوەی ئەم 30 ساڵی ئەم 20 ساڵە بتوانێت ئەو قەرزە باتەوە کە لەسەر حکومەتە ئەم بەشەکەمی کە بۆ وەکو مامۆستا باسی کرد وەکو بایعی بۆ خەڵک تەوزیع ئەکرێت ئەمەش بەشی خەڵک ناکات بەتایبەت ئێمە گەر سلێمانی تەختیە بکەین ئەم بەشی هەولێر ناکات کە بەشی دهۆک ناکات کە لێرە ئەو غازیان بۆ بڕاو زۆر جار ئەمەش دەستی بەسەر ئەگیرە و جارێکتر بە تیجاری ئەفرۆشێتەوە ئەزمە دروست بووە لە هەولێر دووەکەەوە حەزەکەم دوای تۆ لەسەرەوە قسەم بۆ بێگومان زۆربەی جار هۆکارەکانی بۆ وا گەڕێتەوە کە ئەم غازە 1050 تەنە کە
هەموو ڕۆژێکە ئینتاج ئەکرێت لە هاوینە زیاترە بەڵام لە زستانە کەمترە لە بروی ئێمە غاز سروشتی غاز تۆزێ جیاوازە ئەم غازێک ئێمە بەکاری هێنین بەڵام غازە سروشتەکەی کە زۆ سوودی هەیە و هەموو دنیاکە شەڕی لەسەر کات بەو شێوەیە نییە یعنی لە زستانە نسبەی کەم ناکات و لە هاوینە نسبەی زیاد بکاتەوە جوابی پرسیارەکەی تۆ بوو ئەمیش پرسیارێکە بوو لەوەی ئێمە لە زستانە ینی کەمترمان بۆیە بەڵێ وەکۆی هاوی لە بەرەوەی ئەم غازە لە ڕووی زانستیەوە ئێمە گەل لتری غازمان هەبێ لە زستانە کێشەکەی کەم ئەکا ینی کێشەکەی زێ ئەکا ئەچێتەوە یەک کە ئەچێتەوە یەک توانای نامێنێ هەندێ مشاکلی تر و دووسە بێ مزۆجا لە ماڵانە بیونیمانەکە بڵی غاز سیرەکە مانگەکە بە هاوین بەکاری هێنێ بەڵام لە زستانە ناتوانێت بەشێکی تیامێنێتەوە مامۆستا باشتر دەزانێت وەکو بەستنی لێ ئەو نەشل ئەبێتەوە نایەتە دەرەوە جا ئەمەشێکی لە کێشەکان ئێمە توانین بڵێ خودی دانەغاز خۆیەتی کە ئەم غازە کە ئینتاجەکە بەڵام ئێستا غازی کەرکوو گوانێ مامۆستا باشتر دەزانێت ئێمە لە غازی LPG پرۆپان و بیوتانمان هەیە پرۆپان و بیوتان ئەو مادەی کە پێوترێ پرۆپان زۆر ئاسان ئەسووتێ زۆر ئاسان گڕ ئەگرێ زۆر ئاسانی دێتە دەرەوە فشاری زیاترە بەڵام ئەو غازی کە لە زستانە بەرەم ناجارێت هەردووکیان بەرهەم دێ بەڵام ئەبێ ڕێژەکان ڕێک بخرێت ئەبێتەوە لە زستانە کێڵگەی دانەغاز ئەو غازێک کە ئینتاجی ئەکا و تەسلیمی کۆمپانیەکانیەکات ئەبێ نسبەی پرۆپانی زۆرتر بێ وەک لە نسبەی ئەو بیوتان ئەو غازەی کە قورسە کە ناتوانای سووتانی نییە کە زیاتر لە هاوینە بەکاردێت یاخود لە شتیکەیە بەکاردێت جا لەبەرە ئەو غازە کە دێت زۆبێجا ئێمە بە فیڕۆ ئەچێ جایتر ئەو غازەی کە با بڵێن ئینتاجەکرێت بەشی هاوڵاتی ناگەڵبێت کە نسبەکەی کەمە و با بڵێن لە زستانە کەمە بێتەوە جایتر حل بۆ ئەمە من پێم وایە کە ئەوەی کە حکومەتبی لێ کردێتەوە دانانی تەنکی غاز وەکو کۆمپانیانێک کە لە ماڵانە ئەیکەن لە هەولێر بیان لە سلێمانی لە سلێمانی توانم بڵێم 35 کۆمپانیامان هەیە لە هەولێر پێما بێ 6 کۆمپانیا بۆ 10 کۆمپانیایە ئەمانە بێگومان هەمویان نانبراوە بن ئەمە حاڵەتی یەکەمەکە خۆیان پێشتر مۆڵەتە نیاوە بەم کۆمپانیانە ئێستا کۆمپانیەکە هێنە پێشەوە لە پشتی ئەوانەوە ئیشەکانەکەات مەش خۆی لە خۆیە کە ئەم کۆمپانیانە بێ چارەسەرێک بکرێن بەڕاستی زائیدەن ئێمە ئەو غازی کە لە ماڵانە ئەیبین یاخود تەنکیەکان پڕەکەینەوە لە جێوێکی سیستانی کە لە ماوەی پێشوە دروستبوویان لە ساڵانی پێشوە کە ئەچووە ناقص 10 و ناقص 5 و ناقص ئەوەنە ئەو غازە توانای نییە کار بکات لەبەرەوەی کە ئەو غازە پرۆپانەکەی کەمە و بیوتانەکەی زۆرە بیوتانەکە ئێمە لە زستانە کەمترین ئیسفادەی لێکن لەبەرەوەی کە توانای سووتانی کەمترە و پستانی نییە جا لەبەرەوە تەنکیەکە غازیشی تیا بەڵام نایەتە دەرەوە بۆ لەبەرەوەی کە زۆ ساردە دنیا جا لەبەرەوە من پێم وایە ئەگەر حکومەت وەکو پرۆژەیەک ئەگە بی لێ بکاتەوە ئەو مۆلیدانی کە لە گەڕەکانە هەیە ئەتوانێت وای لێ بکات گەوری بکاتەوە و با بڵێن دامیان بکە و خۆشی بەشدار بێ لەگەڵی نە کۆمپانیەکە داخڵ بێ و سوودەکە بۆ کۆمپانیا بێت وەکو حکومەت وەکو خۆی بتوانێت کە تەنکی غاز لەو شوێنانە دابنێت کە مۆلیدەی کارەبایی لێ ئەو کاتە ئێمە ئەو غازە ئێمە جیازێکمانە پێوترێ ڤاپۆرایزەر ئەم غازە کە گەرمت کرد تەوزەیەک بەسەر ماڵەکانە هیچ مشکلەیەکت نامێنێت لە چلەی زستانە بێ لە هەر کاتێکا بێکە دنیا ساری زۆ بە ئاسانی ئیشەکە و لەبەرێک ئێمە غازەکەمان کە بە سەرمایە مشکلی هەبوو کە گەرممان کرد چارەسەر بێ بەڵام ئەو تەنکیە لەو سەربانە ئێمە ئەسڵن کارەبامان نییە گڵۆپی پێ ئیش بکەن چۆن ناتوانێت بۆ کارەبای بێن ئەو جیازە دابنێن و تەنکی غازەکەی پێگەرمکەینەوە غازەکەی پێگەرمکەین بۆی ماڵەکە بەکارێنەوە بە هیچ شێوەیەک ئەم غازی ئێمە لە زستانە ئێمە ناتوانین استفادە لێ بکەین ڕاستی ئەگەر غازە سروشتێکە بێت کە بۆ با بڵێن وێزگەکانی کارەبا بەکاردێت و ئەو دانەغاز کە ئەو شوێنە هێکە گەورەی کاتەوە کە بیڵن لە ڕووی سیاسیەوە کەشە دروست نەکەن بە دڵنیاییەوە هەموو وڵاتانی دەوروبەر خۆشمان ئیسفادەی لێکەین کە ئەو زۆرە غازی باشتریان کە ئەوان هەیەە ئینتاجی بکەن و بەشی ماڵەکانی بکە کە بە بۆریە دابش بکەین خۆمان زانین کە کۆمپانیا ئینتەرنێت هەیە کە ضرورەتێکی واژ نییە هەرچی دار و بەردی ئەم شارەی بڕیوە و کێبڵ ئینتەرنێتی بە هەموو ماڵەکان ڕاکێشاوە بەڵام بۆ بۆری غاز بەڕاستی ئەوەی تێ ناچێت کە ئێمە تۆڵێکی باریک بە 10 سانتیمە بەر ماڵەکانە ڕاکێشین و بە قۆڵێکی زۆر کەم بۆرەکە دەفنگە بچێتە ناو ماڵەکە و لە شوێنەکان ستێژدا بنرێ با بڵێن محەڵەیدا هەیە ینی لە سیتەکانە کراوە لە سیتیەکانە ئێمە ئێستش تا ئەسە و کێشەمان هەیە کە گەرمی ژەکرێ و کە با بڵێن بەسەر ماڵەکانە تەوزیع ئەکرێت هەر بەو شێوەیە فشاری نییە بەڵام ئەوش چارەسەر کراوە ئەمە کێشێکی ترمان هەیە دواوە کە ئەویش ئەم غازە دروستی کرد ئەویش ئێمە عەدادی غازمان هەیە مامۆستا باشتر دەزانێت عەدادی غاز زۆر کە غازەکەش جارێکتر سارد ئەبێت ینی لە بینی موشتری و خاوەن پرۆژەیە کێشە دروست دەبێت لەبەرەوەی کە ئێمە خۆمان نەزانی کە 1 مەتر سێجا 3.6 لیتر غازە بەڵام دەرناچێت زۆر زیاتر ئەڕوا زۆر زیاتر ئەڕوا سێرەکەی لەو لە خاوەن پرۆژە زەرێتی زەی لە حسابەکە 3400 اینجا خاوەن ماڵ زەرێتی کە لە هاوینە ئەوە سەرف ناکە بای ئەو پارێت جاتر لەبەرەوە لە هەموو ڕۆکانەوە ئەم زۆرە غازە ئەبێ بێت چارەسەر کرێ و کە با بڵێن ستەیجدا بنرێ لە گەڕەکەکانە لە پاڵ ئەو مۆلیدەی کە دانراوە شوێنێک دابنرێت کە اختصاص بکرێت هەر ئەو کۆمپانیانەیش بیکەن کە لە ناو شارەکارەکەن و بۆ ئەوانیش بێکار نەبوون حکومەتیش
دەستی بەسەران نەکرێت وەکو کۆمپانیەکی تایبەت بێنێ و ئەمانی تر کاری بۆ نییە وەڵام زۆر جار لێمە بوو بە پرسیارە موزستان لە بەرەو ئاوکە ساردە بۆ ئێمە غاز زۆر سەرفەکەین مەخێر ئەوەی ئاوکە ساردە تا گەرمە بێ بەڵام ئەمەلێکە خۆ ئێستا وڵا ڕوون بووە لای من یەک شتە من لە هاوینە بۆ نمونە نیۆنیزستان غاز سەرفەکە بەتەکید ینی هۆکارەکە ئەم بەستنەیەکە غازەکەت ناگا بەدەست غازەکە با بڵێن چڕ ئەبێتەوە ناتوان بڵێن بی بەستین کەمە بڵێن ئەگەم بڵێم بەڵێ بڵێن بەستی بڵێ ئەو غازە نایەتە دەرەوەانی بەشێکی تی ئەمێنێت نایەتە دەرەوە توانای لێ دوایی هەر لەسەر تواخر نامێنێ خۆ ئەو کاتە خاوەنگارگەنگە جارێکە پڕی ئەەکەنەوە اینجا ئەو کاتە زەختەکەی زیاکە و لە ماڵەن ئەتوانی بەکاری بێنی لەوێ ئەو خاوەن کارگەیا پرۆژەکە قازانجەکە زەرۆک وڵاتی زەرە وەکو هاوڵاتی زەرە جارە بڕۆ هاوڵاتیەکە بچێت لە بەس لە هاوی وازاب قازانجەکە بەڵێ بەتەکید بەڵام ئێمە گەر بچێت لە بەلیتر لە بەنزیخانەکان بیکڕێ لەوانەیە قانجاستری بێ وەکو لیتر بەڵام لەو لاوە بەسەری ڕۆژ پێدرێت لە بەرگە ئەو غازی کە هاوین باشە بۆ خەڵک بەتەکید کێشەی زۆرە کۆچەر یانەگە تعلقێکە دەبێت لە سەقسەکانی ئەندازیار کاگاکان ئەتوانی قسەی لەسەرکەی بە پرسیارەکەی منیش بۆ جەنا بدەوەی وەڵام مێوشم بیتەوە بۆچی ئێسا کێشە بۆ هەولێر و دووەک دروست بەڵێ لەسەر قسەکانی کاگاکان ئەم غازەی هەرێمی کوردستان زەختی نییە لە زستانە ئەنیشێت باش ئەم غازە خۆی زەختە بەپی پرۆپان و بیوتان کە کاکاکام ئاماژی پێ کرد لە وەرزە ساردەکاندا ناتوانێت زەختی نییە ئەگەر تۆ بێ لە کارگەکەی هەر خاوەن کارگەیەکەوە دای بنێت و بە بۆری بینێری بۆ ماڵان پێویستی بە چەندین ئامێر هەیە تاوەکو زەخت لەو غازە بکە ئەگەێنێتە ماڵی هەوڵە بۆیە حکوومەتیش بیری لەوە کردووەتەوە تەنکی لەسەر ماڵەکان دابنێت چکە ئەزانن ماڵەکەیان چییە بۆیە بیریان لەوە کردوێتەوە بەنسبەت کەمبوونی غاز لە پارێزگای هەولێر و دهۆک پەیوەندی بە ئیدام و ئیدارەدانیەوە هەیە تەسەور کە کاک سامان ئێستا بۆ ڕێژەکە چۆن نەگاتە ئەوە لەگەڵ جیازەکە چۆن یارمەتیم بە خزمەت ئێمە وەکو خاوەن کارگەکان تا ساڵی 2022 خاوەن کارگەکان لەگەڵ لیژنەی چاودێری غازی قایمقامەتی سلێمانی مشتەرەک نەبووین ئاگادار نەبووین ئەم غازە چۆنە هات چۆن دابەشەکرا کێ ئەی خوارد کێ ئەیبرد ئەدرێ بەچێ باشە ئێمە دوای چەندین کۆنگری ڕۆژنامەوانی و کە گلەی و گازندەمان هەبوو پیان تەرخیان کرد کە ئێمەش نوێنەرێکمان هەبێت لە لیژنەکەیان نوێنەرمان هەبوو لەسەر شێوازی میکانیزمی دابشکردنی خازەکان بەسەر کارگەکانان ڕێکەوتی کوردوەتەنی یەکەم جا ماڵ خۆمان ڕێخستەوە دوایی هاتین وەکو خاوەن کارگەکان معلوماتی تەواومان هەبوو کە شاری سلێمانی ڕۆژانە پێویستی بە چەند بوتڵغازە ڕۆژانە چەند بوتڵغاز بخێنە بازار خواستی هاوڵاتیان پڕەخێنەوە لە ڕووی سوتەمەنیەوە گەر بهاتایە ئێمە لە ڕۆژێکە ئێستا ئێمە ڕۆژانە 20,000 بتڵەخێنەوە بازار ئەگەر بێت و لە یەک ڕۆژە 6,000 بتڵ بخێنە بازار خەزانەکانمان لە ماوەی 15 ڕۆژە هیچی تێدا نامێنەوە کاتە قاتی غاز ڕوو ئەیات بۆ لەبەرەوەی من ڕۆژانە زیاتر غاز سەرفەکەم تۆ زیاتر سەرفیەکەی غاز نامێنێت بەڵێ بەڵام ئێمە ئێستا هاتوین میکانیزمی ئیشکردنمان لە ژێر چاودێری لیژنەی قایمقامەتی سلێمانی لیژنەی غاز کارەکانی خۆمان ڕێخستوەتەوانێ ئەگینا کاکسامان ئێمە لە ساڵی بۆ لە هەولێر و ئەو ڕێژە ناگا ئێستا کاکسامان ئێمە لە وەرزی هاوینە 252 تەن غازەکە دەدەست کارگەکانی سلێمانی لە وەرزی زستانە کەمەکرێتەوە بۆ 222 تەن ئەگەر بێت و حسەی شاری سلێمانی بەتەن دەست نیشان بکرێت دیاری بکرێت ئێمە ئەو تەنە وەربگرین دڵنیا بە نەقەیران ڕوو ئەیە دڵنیا بە نەگرانی غاز ڕوو ئەیە دڵنیا بە وەکو هاوین چلەی زستان وەکو هاوین غاز لە کۆڵانەکانی پارێزگای سلێمانی ئەگەڕێ و هەرچەند هەتاوەکوی ئێسش بە خۆشحاڵیەوە ڕێگەمان نەیاوە بوتڵی غاز گران بێ و هاوڵاتیش بە دوای غازار ڕابکات وەکو ساڵی 2022 مەبەستمە لە ساڵی 2023ەوە پارێزگای هەولێر 13 تەنکەر غازی وەرەگەر ڕۆژانە پارێزگای سلێمانی 12 تەنکەر غازی وەرەگرت ئەوان هەستان حسەی پارێزگای هەولێریان چی لێ کرد قەزای سۆرانیان لە پارێزگا بەڵێ یا وەکو شار بەڵێ شاری سلێمانیا پارێزگا وەکو پارێزگا یەک تەنکەر فەرقی عەفوونکە یەک تەنکەر فەرقیە بوو باش هەسان قەزای سۆرانیان لە پارێزگای هەولێر جیا کردەوە ڕۆژی و تەنکەر بۆ 3 تەنکەر غازیێنێ یعنی ئێستا بەڵێ ئێستا بەشی غازی پارێزگای هەولێر 15 تەنکەرە بەڵام شاری سلێمانی هەر 12 تەنکەرە
کەواتە ئەگەر بیشکرێ بە سلێمانی بە گەرمیان و بە ڕاپەڕینیشەوە پارێزگای سلێمانی بە پارێزگای هەڵەبجەوە بە هەردوو ئیدارەی سربەخۆکەوە بە سەررجەم قەزا و ناحیەکانیشەوە ئێمە کاک سامان ئێمە خاوەنی هەشتا کارگەین وەک پارێزگای سلێمانی 66 کارگەمان ئەکەوێتە پارێزگای هەڵەبجە و هەردوو ئیدارەکە و سەررجەم قەزا و ناحیەکان و دەشتی چەمچەماڵیش باشە وە شارە زوریشمان لەگەڵ وە پێنجوێنیشمان لەگەڵەکەن تاترین ناوچەی هەرێمی هەولێر چەندە معلومات چەند کارگەیە دقیق وابزانم سیانزەیە بەس ناو قەزای ناوەندی پارێزگای هەولێر ئێمە ناو قەزای مرکزی سلێمانی خاوەنی 22 کارگەین کاکسامان ئەم 22 کارگەیە ڕۆژی ئەمە کاریگەریە بێ لەسەر ینی باشتر بەڕێوەبردننی ئێستا خزمەتەکەم ئێمە ئەم 22 کارگەیە ڕۆژانە 6 تەنکەر غازمان بەدەسەکە ئەم 6 تەنکەر غازە هاتوین ئیدامە و ئیدارەیەکی باشماناوە کە وەکو لە هەولێر بەداخەوە ئەوانش هاوڵاتی هەرێمی کوردستانن ئێمە ئەسەفین بەوەی کە ئێستا هاوڵاتی لە پارێزگای هەولێر بوتڵی غاز بکڕێ بە 14,000 مانگی بە کۆبوون 2 بوتڵ غاز وەربگرێ بەڵام لە سلێمانی ئێستا لە هەر کۆڵانێکە گەڕی هەر بریکارێک بڕاتوانین 3 بوتڵ 4 بوتڵ وەربگری لە هەفتەیەکان نەک لە یەک مانگیشە ئەم 22 کارگەیەی سلێمانی توانای تەختیەکردنی هەموو هەرێمی کوردستانی هەیە بە مەرجە غازی بیتێ پەیوەندی بەوە نییە هەولێر سیانزە کارگەی و سلێمانی 22 کارگەیە پەیوەندی بە پێدانی بڕی کەمیەتی غازەوەی بە کارگەکان هەموو کارگێک لە شاری سلێمانی و لە هەولێریش کاتژمێرێکمانە سروشتەکان دیاری کردووە بەڵێ بە پێی نووسراوی من نووسراوم لایە بە پێی نووسراوی وەزارەتی سامانە سروشتیەکان ساڵی 2010 هەموو ڕۆژێک پارێزگای سلێمانی 285 تەن غازی بۆ دیاری کراوە 2010 هەتاوەکو ئێستا 7 دانە ساڵەکات بەس کاک سامان بێنە بەرچاوی خۆت ئەگەر ڕۆژی ماڵێکی ژیابوو بێتەوە زەواجی کرد بە لە شاری سلێمانی 7 ساڵە چەند هزار خان و نفوس زیایی کرد بە شاری سلێمانی لەبری ئەوەی حستەکەی وەکو خۆی بترێتێ 2285 تەنەکە کەم کراوەتەوە بۆ 222 تەن هیچ پارێزگایەک ناتوانێت بتوانێت ئیدامەی پارێزگایەکی وەکو شاری سلێمانی بات بە 222 تەن بێ لەو ئیدارەی کە ئێستا هەیە لە پارێزگای سلێمانی ئەمە جێگەی دەستخۆشیە و جێگەی شانازیشە بۆ ئەو ئیدارەی کە توانیوەتی بە 222 تەن توانیویانە ئیدارەی پارێزگای سلێمانی بن وا گەشتینە وەرزی بەهار هیچ هاوڵاتیەک نییە وەکو 2022 لە فیلکەی مامەڕیشە کاژمێرێک بوەستێت بۆ بڵێ خاست تا حەداکەم یەک هاوڵاتی نییە لە فیلکەی مامەڕیشە 5 دقە بوەستێت بۆ بڵێ خاست هەموو هاوڵاتێک غازی بەرەکەوێت بەڵام جێگەی نیگەرانیە و لە توموحی خاوەنی کارگەکان و خواستی هاوڵاتیانی پارێزگای سلێمانیان نییە ئەو کەمیەتە غازی کە ئێستا هەیە ئێمە پێمان خۆش بوو ڕۆژی لە بریەوەی کاتژمێرێک ئیش بە کارگەکانمانەکەین غازە خینە ڕوو بۆ پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان ئاواتە خواست بوون هەموو ڕۆژە 3 کاتژمێر کارمان بکردە ئەو غازەی کە بەتەمان بیکەنە تەنشە و لە سەربانان دایبنێن بیان بە کارگەکان دڵنیا بە بەس کارگەکانی پارێزگای سلێمانی بەس کارگەکانی پارێزگای سلێمانی ئەتوانێت تەختی پارێزگای دهۆک و هەولێریشی بکات بە سەررجەم قەزا و ناحیەکانیشەوە بەس بەو مەرجەی غازبن بە کارگەکان بزانن هیچ کەش و گرفتێ دروستە بێ بەڵێ من لەگەڵ ئەوەیان غاز بە چیلۆ بدرێ بە هاوڵاتی نەک بەلیتر لەبەرەوەی پلەی گەرمی 1 دەرەجەی فەرق بێت کاگاکان باش لە من باشتر شارەزای 1 پلە فەرقی هەیە بۆ غاز لەبەرەوەی غاز زەختە غازەکشێ ئەمە پڕم دۆلکەیە بکە لە غاز دای بنێ لە ماوەی سعاتێک کەمتر لە سعاتە لەبەر هەتاو ئەتەقێ خۆی عیلمیان زانستیان پێم وابێ کاگاکامیش پشڕاستیم قسەی منەکاتەوە 1 کیلۆ غاز قەبارەی بڕڵایکە توانای 375 لتری هەیە قەبارە داگیر بکات 1 کیلۆ غاز بێنە بەرچاوی خۆ دەگەر پلەی گەرمی بگاتە چەند 1 کیلۆ غازە بێ بەچەند 1 کیلۆ غاز ببێ بە 375 لتر من کیلۆی غازێن بە هاوڵاتی بە 500 دینار باشە ئەو کاتە 1 کیلۆ غازە یا بە هاوڵاتی بە 15,000 دینار خۆش بێ با کۆتا پرسیارم لە کاگاکان مەکەم کاگاکان ئەگەر باشە ئێمە مەترسیەکان چیە بێت ینی گریمان ئەم پرۆسەیە وڵای هاوڵاتی تێکی نووسی حەزەکەم بیخوێنم ینی باسیەوەی کردو ینی ئەمە کە باس لە کەرتی تایبەتەکەی نەڵێ کاک سامان ئاوای لێ ئەڵێ کارەبا تۆ مانگانە ئەمە حسابی تۆ 250,000 غازە بێت 44,000 بێ ئاو 15,000 کامێرای ئەلبەتە تیژڕەوی ئەڵێ 100,000 بنزین 150,000 عیادە 200,000 خواردن 250,000 شیر و دابی 200,000 جلوبەرگ 100,000 کارت و ئەرتەرنێت 50,000 ئەڵێ ئەمە لە کاتێک ئەمە بۆ خێزانێکی 4-5 کەسی یعنی ئەمەی پێویستە
ئەمە دیراسی کردووە نردوێتی سپاسێکم کاکە ئەوەند ئیسماعیل ئەمە بەڕاستی وایە ئێستا خەڵک وای لیان ینی بەم دۆخە ئەماڵێ لە کاتێکا تۆ معاش ئەوە دۆخەکەیەتی بێکاری هەیە 22,000 گەنجی شارەکان بێکارن و ینی کاریشان نییە ئێمە ئەمەشی بێن سەر واز لەمە بێنە کە ئەمە پرۆژەیەکە ئێستا خۆ ماشەڵا پارتی وێکێتی لە پشتی کۆمپانیان یان هەری خۆیانە بەڵامی تر خەڵکی بۆ دانێن و پارە پیاکەن ئێمە مەترسیەکانی چییە بێ بەڕاست لەسەر گیانی هاوڵات بۆ نمونە ئەم پرۆسەیەمان جێبەجێ ڕاستە بەتەکیید ئێمەوەی کە کێشەمان هەیە لەگەڵ سیستەمی غازە ئەویش دانانی سیستەمی غاز تەنکی غاز لەسەر سەربانی ماڵان کەمە ڕۆکستان دەرد ئەبێ لە حوشە بێ ئەبێ لە شوێنە بێ 3 متر 5 متر 7 متر لە سەرچاوی هەموو ئاگریەک و سەرچاوی هەموو کارەبایەک و سەرچاوی هەموو سەرچاوێکی ئاوە دوور بێ بەڵامێکە لە سەرباندامان ناوە بەڕاستی لە ناچاریایە بەڵام ئەو غازەشی کە خاوەن ماڵ لە سەربان تەنکیەکەی پڕ ئەکاتەوە ئەو غازە تیجاریەکەیە بامەش ئەوەش جیاوازی بکەین ئەو غازە نییە کە غازی تیجاری جیاواز لە غازی ئەوەی کە مامۆستا وەرێگرن کە دابەشێکم بەسەر ماڵانە ئەو غازە حسەی نەخێر ئەویان حسەی خۆیانە کە حکومەت دابینی کردووە کە ئەبێ بزرێ بەسەر ئەو ماڵانەیەک بە سەرێکی زۆر کەمتر بەڵام ئەم تەنکیانێکە پڕ ئەکرێتەوە بە 650 بە حوسەیە بە 550 وەکو 1 لیتر بەڵام لە ئێوان زۆ کەمترەکە ئەمە وەکو مەترسی هەر وەکو کولفەوە زۆ زیاترێکە بەڕاستی هەر من پێم وایە کە ئەوان وەکو ئەم پرۆژێ من وای بۆ ئەسم کە بیانەوێت ئەو سەداسیەی کە دامی حکومی لەسەر ئەو غازە ئەوەش وەربگرنەوە بدرێ بەم کۆمپانیانەی کە ئەندرێ و کە ئەدرێ بە خەڵک بە ساری بازار بەڕاستی بە دڵنیاییەوە من بۆ واسم کە ئەو سەداسییان بۆ بگەڕێتەوە کولفەیەکی زۆرەکە وەکو مەترسیەکانیش ئێمە تا ئێستش ئەو کۆمپانیانی کە ئەم کارانەکان نەیانتوانیەوە ئەستەیتڕ بەسەرمە ئەو ماڵانەیە بکەن کە ئەم کارانەکەن زۆر وەستایەک ئیشەکەکە لە ڕووی سەلامەتیەوە ئەو تەنکیانەکە دانرێت زۆر کەپری بۆ ناکرێت کامێرای بۆ داناندرێت سیستەمی ئاگرکوژێنەوە بۆ داناندرێت سیستەمی ئەرزی ماڵان کە سیستەمی کارەبایی هەورە بروسکەیەک لە یا بەتاڵ بێتەوە دژە هەورە بروسکەی بۆ داناندرێت ئەم سیستەمانە هەموو وەکو تەنکی غاز پێویستە لە ماڵانە هەبێ بەڵام زۆربەی زۆری نییە بە تایبەت بۆ ئەو شوێنانی کە وەکو پرۆژەی با بڵێن بازرگانین ئەو شوێنانی کە لەناو شارەکانەکە نیە هەر بتڵاکی جارە بتڵەکەی جارانیش سەلامەتە ئەگەر لە دەرەوەی ماڵ بێت بەڕاستی لە حوشەیە بێ بەڵام ئێستش زۆربەی جار بەداخۆی ئەیبینین بتڵەکەی لە گەراجدانەوە بخۆم بتڵەکەم شوێنم نییە نزیکی ئەو ژوورە دامناوەکە نزیکە لە دەرەوە بەڵام هەر بەڕاستیڵەتەکەێتەوە بتڵ خودی وەکو خۆی ناتەقێتەوە بەڵام ئەو غازە بڵاو بۆ وەکو مامۆستاش باسی ئەو غازە 270 ئەوەندە 270 ئەوەی خۆی زیاد ئەکا کە بڵاو بۆ بەو شوێنەیە بەڕاستی مەترسی تەقینەوە هەیە جەرە بۆکو ڕێنمایەک من حەزەکەم کە هاوڵاتی بە هیچ شێوەیەک بتڵی غاز لە گەراجا دانانێت لە شوێنێکی داخراوە ئیلا هەر کراوەیە بێ کە لانی کەم ساحبەی لەسەر بێشتی دیکەی لەسەر بێ وەکو سەلامەتی کە کێشە دروست نەکە بەڵام من پێم وایە کە ئەم تەنکیانە کە دابدرێت لە ساحەیەکە دابدرێت بۆ ئەو گەڕەکە با بڵێن بۆ 100 ماڵ بۆ 200 ماڵ کە هەمویان ئیسفادە بکەن و خەڵکیش ئیسفادە لە دەستیان کە نەک بدرێت بە کۆمپانیا ئەوتی بەکەسەوە نەبێت کافرۆش ئەندازیاری میکانیکی کە لەگەڵم بووی دۆزۆ سپاس بۆ تۆشکات کۆچە تاهی سەرۆکی ئەنجومەنی کارگەکانی غاز لە پارێزگای سلێمانی دۆ سپاس یادوکارەکەم دۆ سپاس بۆ ئێوەش کە تا و گوێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بینێکی خۆش بۆ هەموو